زۆر جارەمەکە باسی سروشتی کوردستانەکەین بێگومان هەموو شوێنێکی بە جوانەزانین هەموو شوێنێکی دڵگیرە بەڵام هەندێک شوێن زۆر تایبەتە بۆ نمونە ناوچەی سۆران باڵەکایەتی هەمووەمانە تایبەتن زۆرجار لە دەریشەوە خەڵکەچێ بۆ گەشت بۆ ئەو شوێنانە ئێستا کە دانیشتوانی باڵەکایەتی بە تایبەت گەنجەکانی زۆرینەی ئەو کاتانەی کە هەیەە یاخود کاتی فریان هەیە لە ناو سروش بەسەریەبن و بۆی کە گەشت و سەیران بکەن ئەچنە ناو خانووە کللتوری و قڕینەکان خانوو تایبەت بە سەیرانگاکان دروست کراوە کە لە قوڕە لەوێ بۆ چەند ساتێک ئاو هەوای سازگار هەڵەمژن وەک گوێچکیان بە گۆرانی ڕەسەنەکان پڕەکەن گۆرانی کوردی زۆر ڕەسەن لێ ئەیەن لە گەشتەکانیاندا چێژی لێ بینن و هەروە جگەلەوە لەنا ئەو خانوانەدا سۆپایدار کەلوپەلی فۆلکلۆری کەلوپەلێک بەکارهێنن کە پێشتر بەکار هاتوو ئەنگەڕێنەوە بۆ زمانێکی دێرین و ڕەسەنایەتی سۆران مامەند یەکێکە لەو گەنجانە کە هەستاوە بە ئامادەکردنی یاخود بە گرتنی پارچە ڤیدیۆیەکی تایبەت بۆ پرۆگرامی ڕۆژباش و ئێمەش بۆ ئێوەی دەخینە ڕوو.